سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە پرۆگرامێکی نوێ تێک 24 لەگەڵتانم ئەمڕۆ بە کۆمەڵە بابەتێکی سەرنجڕاکێش خزمەتتان دەکەم لە بواری تەکنەلۆژیا. سەرەتاش دەمێت سەرنجتان ڕاکێشم بۆ نوێترین ئەپدەیت لەسەر ئەپلیکیشنی تویتەر و وەروە کۆمپانیای تویتەر. کۆمپانیای تویتەر بوونی نەما وەکو کۆمپانیا لەژێر چاودێری کۆمپانیای ئێکسە. هەرچەندە تویتەر وەکو کۆمپانیا نەماوە بەڵام ئەپلیکیشنەکە ماوە. مەسک یەکێک لە بەڵێنەکانی خۆی جێبەجێ کرد کە پارساڵ لە مانجیدا بەڵێنێکی داوتی ئەگەر تویتەر بکڕم کۆمپانیای تویتەر ناهێڵم و دەمەوێت ناوی تویتەریش بگۆڕم بیکەمە ئەپێک بە ناوی everything واتە هەموو شتێک. ئێستا یەکێک لە بەڵێنەکانی خۆی جێبەجێ کرد و ئەویش کۆمپانیای تویتەری لادا وەکو کۆمپانیا نەما هێنابێتە ناو کۆمپانیایەکی نوێ بە ناوی X کە پێی دەوترێت X Corporation کە ئەویش لەلایەن ئیلۆن مەسکەوە خاوەندارێتی دەکرێت. بەڵام کێشەکە لێرە ئەوەیە ئەو کۆمپانیای نوێی کە مەسک دروستی کردووە تاوەکو ئێستا کەس نازانێت ئیشی چییە، تەنیا وەکو ناو تەنانەت بارەگاشیان نیە، تەنیا وەکو ناو بوونی هەیە و لە ناو لە ئەمریکا و لارووا لەشێتی ئەوروپاش ناوی خۆی تۆمار کردووە. ئێستا خاوەنی ئەپلیکیشنی تویتەرن بەڵام تویتەر وەکو کۆمپانیا بوونی نییە. دێنە سەر هەواڵێکی دیکە لەم هەفتەیە یاخود دەتوانم بڵێم دوێنێ شەو هەرچەندە من هەواڵەکانم کە ئامادە دەکرد لەم هەفتەیە وەکو دەنگۆیەک ویستمان باسی بکەم بەڵام دوێنێ شەو بۆ فەرمی ئەویش ئینڤیدیا بە فەرمی ڕایگەیاندکەوە گرافیکارتە نوێیەکەیان بە ناوی 4070 دەبێت. چەند مواصفاتێکی ئەو گرافیکارتیان ئاشکرا کرد کە خەڵکێکی زۆر چاوەڕوانە لەبەرەوەی یەکێکە لە گرافیکارتە هەرزانەکان بۆ کەسانی کە ناشزانن گرافیکارت کاری چییە. گرافیکارت پارچەیەکە لە کۆمپیوتەر دەخرێت بۆ ئەوەی گرافیکی یاریەکان بە کواڵەتێکی بەرز نیشان بدە بەروە کاری مۆنتاژ و گرافیکی پێنجام بدرێت. گرافیکارتە نوێیەکە نرخی $600 کە $100 لە 30 هەفتە هەرزانترە. 30 هەفتە نەوەی ڕابردوو بوو ئەوە 40 هەفتەیان نەوە نوێیەکەیە. $600 نرخی کە خەڵک دەڵێن $600 بۆ ئەو گرافیکارتە تۆزێک زۆرە بەڵام ئینڤیدیا و نرخی هەڵبژاردووە. دەتوانێت بە کواڵەتی 40p واتە 2K یاریەکان پەخش بکە بە تایبەتمەندی ڕێی تریسینگ واتە وێنەدانەوەی ڕاستەقینە. بۆ من لێرە ڕاوەستاوم وێنەدانەوەی من لەسەر زەویەکە دەبینن بەو شێوەیە وێنەدانەوە لە یاریەکان پێویستی بە گرافیکارتێکی بەهێزە تاوەکو ئەو وێنەدانەوەی لە چرکەساتی ڕاستەقینە دروست بێت. دەتوانێت یاریەکان 100 FPS مان بداتێ واتە 100 فرێممان بداتێ لە چرکەیەک. ئەو ڤیددیۆی کە ئێوە دەیبینن کە من قسە دەکەم 25 فرێمە لەبەرەوەی کارەبای کوردستان 25 هرتزە و پەخشی کەناڵە کوردیەکان و ئەو سەتەلایت و هەر شتێک کە سەیری دەکەی 25 هرتز یاخود 25 فرێم پەخش دەکات. ئەو گرافیکارتە لە بۆ یاریەکان دەتوانێت بە 100 FPS واتە 100 هرتز یاریەکان پەخش بکە بەڵام بێگومان پێویست بە شاشەیەکی کۆمپیوتەرە کە بتوانێت 100 FPS پەخش بکات. گرافیکارتەکە ئێستا لە ئەمریکا بەردەستە و لەسەر هەفتەی داهاتوش لە هەموو جیهان بڵاو دەکرێتەوە. دێمە سەر بابەتێکی دیکە بە باسی ڤیڤۆ بکەم. ڤیڤۆ یەکێکە لەو کۆمپانیایە چینیانەی کەشتی زۆر باش دروست دەکات بەڵام بەداخەوە بە ئاسانی ناتوانێت لە جیهان بڵاوی بکاتەوە بەهۆی ئەوەی کەوە ئەمریکا زۆر چاودێری دەکات ناهێڵێ کۆمپانیا زۆر پێشکەوێت. بەڵام ڤیڤۆ دەڵێ ئێمە ئەگەر ئەمریکا ڕێگەمان پێنەدا ئێمە دەتوانین پێشکەوتنی خۆمان بکەین. ڤیڤۆ خەریکی بڵاوکردنەوەی دوو مۆبایلی نوێیە. یەکێکیان هاوشێوەی گالاکسی فلیپە واتە دەکرێتەوە و دادەخرێت وەکو دەبینین ئەوە شێوەی دواوەی ئامێرەکەیە یاخود مۆبایلەکەی کە شاشەیەکی لە دەرەوە هەیە وەگەر بکرێتەوەش وەکو نیمچە تابلێتێکی لێ دێ وەکو گالاکسی زی فۆڵدی سامسونجی لێ دێ بە ناوی ڤیڤۆ X Fold 2 دەبێت نەوەی دووەمیتی بەڕەوە X فلیپمانێ. X فلیپ ئەو مۆبایلەیە کەواتە فلیپە دەکرێتەوە و دادەخرێت بە شێوەیەکی بچووک. مواصفاتیان زۆر بەرز نییە بەڵام ڤیڤۆ دەیەوێت زیاتر بۆ جۆرە مارکێتێک و بازارێک بەردەستی بکەوە خەڵکی پارەیەکی زۆر بە مۆبایلی لەو شێوەیە نادەن بەڵام هەوڵ بدەن ئەو جۆرە مۆبایلانە بەردەست بخەن. دێنە سەر بێمە سەر بابەتێکی دیکە بە باسی یوتیوب پریمیەم بکەم. لەو هەفتەیە یوتیوب ڕایگەیاندکەوە خزمەتگوزاریشی نوێ لەناو یوتیوب پریمیەم بەردەست دەخەن کە یوتیوب پریمیەم ئەگە نازانن چییە. یوتیوب پریمیەم یوتیوبی ئاساییە بەڵام ڕکلامی تێدانە وەروە چەند مواصفاتێکی زیاتری تێدایە. بۆ نمونە دەتوانێت ڤیدیۆ 4K پلی بکەیت هەرچەندە لە کوردستان و عێراق دەتوانین ڤیدیۆ بە خۆڕایی بە 4K سیر بکەین بەڵام لە ئەمریکا و ئەوروپا 4K سیرکردن لە یوتیوب بە پارەیە ئێستا. وەروە پلیلیست کیومان هەیە واتە تۆ دەتوانی چەند ڤیدیۆیەک هەڵبژێری کە لە دوای سیرکردنی و ڤیدیۆی خۆت پلی بێ بە شێوەیەکی ئۆتۆماتیک. وەروەها بێگومان نۆ ئادزە واتە ڕکلامی تێدانێ. لەم هەفتەیە چەند تایبەتمەندێکی نوێ زیاد دەکەن. تایبەتمەندە نوێیەکانیش پلیلیست کیوە لەگەڵ ڤیدیۆ 4K مانگانە پێویستە $12 بدەیت. ئێستا وای لە هاتووە هەموو ئەپەکان داوای کڕی مانگانە دەکەن. بێمە سەر بابەتێکی دیکە کە لەم هەفتەیە بڵاو کرایەوە وەکو خۆم زۆر سەرنجی ڕاکێشام ئەوی جۆرە پێڵاوێکە بە ناوی مون واکرز. مون واکرز واتە ئەو کەسانی کە لەسەر مانگ دەڕۆن. تویشی سەرنجڕاکێشە ئەو پێڵاوە ناونیشانی خێراترین پێڵاوی جیهانی پێدراوە.
ئەو قسە ژمانەتیە واتە تۆ ئەگەر ئەو پێڵاوە لە پێ بکەیت دەتوانانی بە شێوەیەک خێرا بڕۆی نەک ڕابکەی بە شێوەیە خێرا بڕۆی 2.5 جار لە ڕۆیشتنی یاخود لە ڕاکردنی خۆت خێراترە بێ ئەوەی کەوا توش کێشتکە بێ ئەوەی کە بەربیتەوە چکە ئەو پێڵاوە ستۆپی خۆی هەیە وەروەها شتێکی هەیە کە دەتوانێت هاوسەنجی قاچەکانت بپارێزێ و هاوسەنجی خۆشت بپارێزێت ڤیددیۆکی سەرنجڕاکێشیان بۆ ئەو پێڵاوە دروست کردووە کەسێک تاقی دەکاتەوە دەمێت سەرنجتا ڕاکێشم بینەری ئەو ڤیددیۆیە بن. The moonwalkers are meant to make you feel like having a moving walkway on your feet. While they look like your regular skates, they are in fact a smart mobility device powered by an intuitive artificial intelligence, a drivetrain. They use machine learning algorithms and adapt to the user's gaits. Versatile and designed to fit any shoe, the moonwalkers have padding on the straps, quick-release magnetic buckles, come with electronic brakes, and weigh 4.2 pounds, 1.9 kilograms each. They are built for both smooth and rough terrains and can be worn everywhere, from sidewalks to hills, on the train, bus, in your office, and so on. Shift Robotics claims that its smart shoes offer an increase in your walking speed by 250%, helping you move at the speed of a run and reach your destination in less than half the time you'd normally require. What makes the moonwalkers offer all of the aforementioned benefits is a brushless, 300W DC motor, with a maximum torque of 8 Nm that distributes its power across 8 wheels. As explained by the manufacturer, the 8-wheel patented drivetrain شتێک لەوانەیە زۆر خەڵک حەز بکە بیکە یاخود بەسەری بێ بەڵام بەداخەوە هەموو کەسمان ئەو شانسەمانە ئەبی ژەوەیەکەوە کۆمپانیایکی تەکنەلۆژی بە هەڵە پارەیەکی زۆرت پێ بدە لەم هەفتەیە گوگل بە فەرمی ڕاگەیاندکەوە بڕی $10 بۆ $1000 بە هەڵە خستووەتە سەر هەژماری خەڵکی ئەو کەسانێک کە گوگل پێی بەکاردێنن گوگل پێی ئەو جۆرە تەکنەلۆژیایەیە کەەوە چۆن دەڵێ بەشی بانقێکی دیجیتالیە لە ڕێگەی گوگلەوە ئەنجام دەدرێت گوگل بە هەڵا $10 بۆ $1000 خستە سەر هەژماری بەشێکی زۆر هەندێک دەڵێن 100,000 کەسە بەڵام گوگل دەڵێ گوگل ژمارەکە یاشان نەکردووە بەڵام هەندێک دەڵێن 100,000 کەسێکە کە ئەو پارەیان وەرگرتووە بەڵام خۆشەکەی لەوەیە گوگل دەڵێ ئێمە پلانمان نییە ئەو پارێ لە خەڵکی وەرگینەوە لە بەرەوەی بە هەڵە پارەکە چوتە سەر هەژماریان و ئەگە دەستکاری هەژمارەکەیان بکەین لەوانەیە هەندێک خەڵکە بێ پارەکەی سەرف کردبێ ناتوانێت وەکو خەرزێکی گوگل لێی وەربگرینەوە بۆیش ئەو خەڵکە بە شێوەیەکی خۆڕایی بوونە خاوەری $10 بۆ $1000 زۆر خەڵکی $1000 بە ئاسانی بە خۆڕایی وەرگرتووە بێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە ئەبدێتی دوو ئەبدەیت لە بۆ واتساپ ئاشکراکرا کە پێم وایە هەردووچیان زۆر پێویستن بۆ خەڵکەکی زۆریش حەز دەکەن گۆڕینی ناوی کۆنتاکت لەگەڵ واتساپ لەسەر دوو مۆبایل بە تابەتی واتساپ لەسەر دوو مۆبایل خەڵکەکی زۆر حەز دەکە بەکاری بێنێ مەسەرەن تۆ مۆبایلێک هەیە ئایفۆنێک لەگەڵ ئاندرویدێک یان دوو مۆبایلی ئاندروید بەکاردێنی یەکیان هێڵی تایبەتی خۆتێکیان بۆ هێڵی بزنسە بۆ کارکردنە تۆ لەمە دووە دەتوانی هەردوو لا بەکاربێنی لەسەر یەک واتساپ لەو ئەبدەیتە نوێیەش گۆڕینی ناوی کۆنتاک لەسەر ئاندروید بە شێوەیەک دەستکاری کرا کە تۆ پێویست ناکە دووبارە ناوەکە سیف بکەیتەوە لە سفرەوە واتە تۆ ناوێکت هەیە ناوی ژیرت لایە ئەگەر تۆ ناوی ژیر بگۆڕی پێویست ناکە ناوەکە دیلێت کەی و دووبارە سیوی کێت لە ئاندروید لە بەشێک لە مۆبایلەکانی ئەندروید ئەو کێشەیە هەبوو واتساپ دەڵێت چارەسەرمان کردووە ئێستا هەردوو گۆڕانکاری بە شێوەی بەخۆڕایی بە بێتا بە تاقیکاری بەردەستە لە 1-2 هەفتەی داهاتوو بە شێوەیەکی فەرمی بۆ هەمووان بەردەست دەبێت دێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە کێشەیەک لەلاو بواری کۆمپیوتەر ئاشکراکرا ئەبیش کەمی فرۆشی کۆمپیوتەر و ماکە وەکو ئەم لەم گرافیکە بۆم دروستکردوون 132 بازاری PC شکاوە لە چاوساڵی ڕابردوو یاخود لە چارەجی ڕابردوو ئەپل 140 فرۆشەکەی دابەزیوە لە فرۆشتنی ماک بێگومان کە باسی کۆمپیوتەر دەکەین مەبەستمان پیسیە کە باسی ماک دەکەم مەبەستم ئەپل لەبەرەوەی ئەپل کۆمپانیایەکەکەوا بەخۆی وشە لە بۆ بەرهەمەکانی خۆی دیاری دەکەوە حەز ناکە بە کۆمپیوتەرەکانی ئەپل بوتری کۆمپیوتەر حەسەکە پێی بڵێن ماک بۆیە منیش دەڵێم ماک 140 فرۆشی دابەزیوە هۆکارەکەشی بۆی دەگرێتە بگومان کۆمپیوتەرەکانی ئێستا ئەوەندە بەهێزن ئەوەندە باشن خەڵکی 4 ساڵ 5 ساڵ ئیوا هەیە 10 ساڵ کۆمپیوتەرەکەی خۆی نوێ ناکاتەوە بەهۆی ئەوەیەوە هەڵاوسانی ئابووری هەیە و خەڵکی مۆبایل زۆر دەگۆڕێ شت لە ژیانی خەڵکی وەکوشتی تەکنۆلۆژی زیادی کردووە پێویست ناکە هەموو ساڵە کۆمپیوتەرەکەی خۆت بگۆڕێت دێمە سەر بابەتێکی دیکە لەم هەفتەیە شتێک ئاشکراکرام گوگل پیکسل 7A هەرچەندە بە فەرمی ئاشکرا نەکرێ بەڵام گوگل دەڵێ شاشەیەکی 1008 ببورن گوگل نا بە پێی دەنگۆیەکانی دەڵێن شاشەیەکی 1008یان
لەسرە کە پێم وابی تۆزێک نزمترە لە پیکسلی هەفتی ئاسایی یاخود پیکسل هەفت پڕۆ ئەو مۆبایلە نرخی هەرزان دەبێت دەتوانین بڵێن مۆبایل لە هەرزانەکەی گوگڵە شاشەیەکی 90 هێرتزی هەیە وەروە تێنسەر جیدو لەسەر دەبی کە تۆزێک هێز و توانای کەمتر دەبی لە پیکسل هەفت و پیکسل هەفت پڕۆ کە لە ساڵی ڕابردوو ئاشکراکرا. دێمە سەر بابەتێکی دیکە کۆمپانیای سپیس ئەکس لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەیاندکەوە کەشتی ستارشیپ بۆ گەشتی مانگ و مەریخ ئامادەیە. ئەو کەشتیە کە بە ستارشیپ دەناسێت یەکێکە لە ئەو زۆرە کەشتیانەی کەوا زۆر بە فیلمە خیاڵە زانستەکان دەچێت ئیلۆن مەسک خۆی سەرپەرشتی کردووە لە دروستکردنی ئەو کەشتیە ڕاستەوخۆ بە ئەو دروستکراوەکەوە ئەگەر بێت و گەشتی سەرمانگ سەرکەوتوو بێ بتوانن لە ڕێگەی کەشتیانەوە بستنە سەر مەریخ. لەم هەفتەیە بە فەرمی یەکەم گەشتی دەرەوەی زەوی ئەنجام دەدەن بەڵام بێگومان ناسنە سەر مانگ و ناسنە سەر مەریخ ئەوە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم و سێەم دەستنە سەر مانگ و مەریخ. سەرەتا پێویستە ئەو کەشتیە بچێتە دەرەوەی زەوی خولگەیەکی زەوی بکە بۆ ماوەیەک لە دەرەوەی زەوی بمێنێتەوە ئەگەر سەرکەوتوو بوون ئینجا دەستنە سەر مانگ بەو کەشتێ لە ڕێگەی ناساوە و ئەگەر سەرکەوتوو بن بە شێوەیەکی کمرشاڵی واتە بە شێوەیەکی بازرگانی خەڵکی ئاسایی دەتوانێت پارە بدە و گەشتی سەرمانگ کە بۆ کەشتیانە ئەگەر سەرکەوتوو بوون لەو گەشتەش ئینجا پلانە گەورەکە ئەوەیە بۆ 2040 تا 2050 یەکەم مرۆڤ بخەنە سەر هەسارە سوورەکە. ویدیۆیەکی سەرنجڕاکێش لەم هەفتەیە سپیس ئەکس بڵاوی کردەوە باسی ئەو کەشتیانە دەکات کە گەشتەکەیان چۆن و چۆن نییە بینە. دا ئۆتۆمبیل کەمترین فرۆشیان لە ئەمریکا لە ساڵی 2022 هەبووە. ئەو ئۆتۆمبیلانە نەکە لەوانەیە خەڵکەی زۆر باوەڕ نەکە بەو شێوەیە کەمە فرۆشاون بەڵام لە گرافیکێک پێشکەشتان دەکەن کە بزان چەندی لێ فرۆشاون و هۆکاری کەم فرۆشیەکەشی بۆچی دەگەڕێتەوە. لە ژمارە دەوە دەست پێ دەکەم ئۆتۆمبیلێکی لەوانێ برێن سەرنجڕاکێشیشە بۆچی وا کەمی لێ فرۆشتا بۆتان باز دەکەم ئۆتۆمبیلی جاگوار XF کە تەنیا 809 دانە لێ فرۆشاوە لە 2022 هۆکاری سەرەکی کە دەڵێن ئەو ئۆتۆمبیلە لەو زۆرەکان فرۆشاوە نەبوونی کوواڵەتێکی باشە کە ماوەی 6 بۆ 8 ساڵ لە ئەمریکا بمێنێتەوە ئەو کوواڵەتە ستانداردیان هەیە خەڵکی ئەمریکی دڵ هەر ئۆتۆمبیلێک لە ماوەی 6 بۆ 8 ساڵ تووشی کێشە بێ کەواتە ئۆتۆمبیلەکە زۆر باش نیە خەڵکی زۆر سیقیان پێ نەماوە و نرخیشی زۆر زۆرگرانە کە 46,000 دۆلارە پارێکی زۆرە بە ئۆتۆمبیلە بۆیش کەمی لێ فرۆشاوە. لە ژمارە 9 فیات 500 Xمان هەیە ئەو ئۆتۆمبیلە لە 2022 تەنیا 463 دانەی لێ فرۆشاوە یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کە ئیتالیا نرخەکەی 28,000 دۆلارە خەڵک دەڵێن ئەو ئۆتۆمبیلە فیاتە ئیتالیانە کوواڵەتیان زۆر زۆر باشنیە لە ئەمریکا لە ماوەی 5 ساڵ ڕابردوو بۆیش فرۆشیان ساڵ بە ساڵ لە دابەزینە. لە ژمارە 8 ئاودی TTمان هەیە کە یەکێکە لە ئۆتۆمبیلە زۆر سەرنجڕاکێشە گرانبەهایانە کە نرخی 51,000 دۆلارە تەنیا 461 دانەی لێ فرۆشاوە لە 2022 ئۆتۆمبیلێکی بەهێزە چونکە دەتوانێت هێزی 280 ئەسپ دروستکە بەڵام زۆری لێ نەفرۆشا ئەم ساڵ. لە ژمارە 7 ئۆتۆمبیلی جاگوار پیسمان هەیە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە 439 دانەی لێ فرۆشا پێم وابی ئەو ئۆتۆمبیلێکەوە نرخی زۆر بەرزە نرخی 72,000 دۆلارە کە پێم وایە پارێکی بەرزە لە ئۆتۆمبیلێکی جاگوار لە ئەمریکا لە بەرەوەی 5 ساڵە جاگوار کێشەی فرۆشی ئۆتۆمبیلی هەیە. لە ژمارە 6 یۆندای نێکسۆمان هەیە ئۆتۆمبیلە زۆر زۆر کۆنیە نوێیە چەند ساڵێکە بڵاوکرێتەوە لە ئەمریکا ئۆتۆمبیلێکی هایدرۆجینیە واتە نە کارەباییە نە بنزین و گازوای لە هایدرۆزینیە بەڵام کەمی لە فرۆشاوە ئەوش 408 دانەیە. ژمارە 5 ئاودیمان هەیە R8 پێم وابی ئەوە گرانترین و بەهێزترین ئۆتۆمبیلی وەرزشی ئاودیە کە هێزەکەی 602 ئەسپە ڕکابەرێکی گەورەی پۆرشە 911 و مکلارن 570 ئێسا تەنیا 299 دانی لێ فرۆشاوە چەندە 299 دانە ژمارەیەکی خراپ نییە بۆ ئۆتۆمبیلێکەوە زۆر وەرزشی و نرخێکی بەرزی هەبی بەڵام بەپێی ئەو لیستە بێ کەمی لێ فرۆشاوە. Acura NX یەکێکە لە ئۆتۆمبیلانەی کەوا لەلایەن کۆمپانی Acura بڵاو دەکرێتەوە کە
براندێکی بێگومان گرانبەهایە نرخەکەی زۆر بەرزە 170,000 دلار هێزی 298 ئەسە دروست دەکەن تەنیا 298 دانەی لە 2022 لێفرۆشا کە ژمارەیەکی زۆر کەمە بۆ ئۆتۆمبیلە بەڵام ئۆتۆمبیلێکی دیکە کە دەڵێن ئەو لەوانەیە کۆتا ساڵش بیکە لە ئەمریکا بڵاو بکرێتەوە ئۆتۆمبیلی نیسان 370 زیە دەڵێن هۆکاری کەم فرۆشیەکەشی کە تەنیا 262 دانەی لێفرۆشا بۆ ئەوی دەگڕێتەوەکەوە دەڵێن ستایلەکەی زۆر کۆنا نوێگەریەکی لە دیزاین نەکردووە وەروە لە ژوورەوەش تەکنەلۆژیای نوێ بەکار ناهێنێ بەڵام لە ژمارە دوو کە خەڵکەکی زۆر لە ئەمریکای دەڵێن هۆکاری کەم فرۆشی ئۆتۆمبیلە دۆج جۆرنی ئۆتۆمبیلێکەوە 190 دانەی لێفرۆشاوە لەوانەیە بڵێن هەرزانترین ئۆتۆمبیلە لەو لیستی کە هەمانە پێم مابی 21 بۆ 22,000 دلار لە ئەمریکا کە نرخێکی زۆر هەرزانە بەڵام دەڵێن خراپترین ئۆتۆمبیلە لە ڕووی کواڵەتی لە ئەمریکا نەبوونی تەکنەلۆژیا هەبوونی هەمان دیزاین کێشەی زۆر وای کردو ئۆتۆمبیلە 194 دانەی لێ بفرۆشێت بەڵام ئەوەی جێگەی سەرنجە ئەوەی جێگەی سوپرایزە لاند کروزەرە کە لە کوردستان بە وەنەشە دەناسرێت تەنیا 48 دانەی لێفرۆشا لە یەک ساڵی تەواو لە 2022 لاند کروزەر بە شکلە نوێیەکەش بە مۆدێڵە نوێیەکەش تەنیا 48 دانەی لێفرۆشاوە نرخەکەی بەرزە لە ئەمریکا لە 76,000 دلار دەست پێ دەکات هەرچەندە لە ڕیڤیوەکان لە پێداچوونەکان دەڵێن یەکێکە لە باشترین ئۆتۆمبیلەکان بەڵام بەهۆی بەرزی نرخەکەی وەروە خراپی ئابووری بنزین لە ئەمریکا و گرانی بنزین وای کردووەکەوە بەشێکی زۆر لە ئۆتۆمبیلە نەفرۆشێن بە تایبەتیش لاند کروزەر دێمە سەر بابەتێکی دیکە بابینە سەر یاریەکان لەم هەفتەیە کۆمەڵێک هەواڵی ڤیدیۆ یاریم بۆ ئامادە کردوون با بە EA Sports FC دەست پێ بکەم بگومان لەم هەفتەیە کۆمپانیای EA Sports یەکەم لۆگۆی یاری FC بڵاو کردەوە کە ئەوە شێوەکەیتی دەڵێن هۆکاری ئەو سێ گۆشەیە بۆ ئەو دەگەڕێتەوە کاتێکەوە هەر لەناو یاریگا یاریزار ڕادەکە نیشانەی سێ گۆشە لە سەریتیان لە سای دەنووسێ پلێر یەک یاخود پلێر دوو ئەو لۆگەیان لەو شێوەی وەرگرتووە یاری کۆتای یاری فیفاە دەرچوونی دەستپێکێکی نوێشە دەرچوونی یاری FC دەبێت دەستپێکێکی تەواو نوێ لە بۆ EA Sports ڤیدیۆیەک دەبینین هەرچەنە ڤیدیۆی فەرمینیە بەڵام یاری FCش شتێکی وای لێ کێشە نابێت بینەربن Cheers, Sheldon. No matter where you are in the world or in FIFA 23, there's a game mode to put you at the heart of the World Cup action. Custom and live tournament modes, an elevated matchday experience, plus a full season of World Cup content in Ultimate Team. Well, we've already been waiting 4 years for this, so let's jump straight in. Let's do it. First things first, how do we win the World Cup? We made sure all roads pointed to World Cup glory this year. There's a single-player tournament mode where you can play from the opening match onwards. There's also an online tournament mode where you can take on the knockout stages as any of the qualified nations as you aim for memorable wins against other players from around the world. So what if we want to play along as the World Cup unfolds in real time? That's where the all-new FIFA World Cup Live comes in. خۆشەویستان گرافیکێکم بۆ دروست کردوون لەسەر کارەساتی ڤیدیۆ یاریەکان 5 ڕووداوی سەرنجڕاکێشی ناو دنیا ڤیدیۆگەیتان نیشان دەدەم کەەوە بە کارەسات هەژمار دەکرێت لە ژمارە 5ەوە دەست پێ دەکەم کە لەوانەیە خەڵکەکی زۆر ئەو کێشەی هەبی من خۆم هەم بووە لەوانەیە لە بیرتان بی کاتێککە کۆنسۆڵێکی نوێ بڵاو بکرێتەوە بۆ نە پلەیستیشن 2 4 5 ئەکسبۆکسی نوێیە نرخیان بەرزە هۆکاری نرخە بەرزەکەش بۆ ئەوی دەگرێتەوەکەوە خەڵکەکی زۆر داوای دەکە و کەمیش بەردەست یەکێکە لە کارەساتەکانی دنیای ڤیدیۆگەیم لە ساڵی 2000 کە پلەیستیشن 2 بڵاو کراوە نرخی ڕەسەنی خۆی لە کۆمپانیا 300 دلار بوو کەچی لە بازار 3500 دلار بوو لە ڕۆژی یەکەم من ئەو تاریخم زۆر لە بیر نییە بەڵام دەڵێن لە ئینتەرنێت دەڵێن نرخەکەی زۆر بەرز بوو بەڵام من ئەوانم لە بیرە وەسە خۆشم داهاتووە بە تایبەتی پلەیستیشن 4 کە لە 2013 بڵاو کراوە نرخی ڕەسەنی خۆی 400 دلار بوو کەسی خەڵک لە بازار دەبای 1000 دلار بدە ئەگەر بیویست لە ڕۆژی یەکەم کۆنسۆڵێکی نوێ تاقیکاتەوە پلەیستیشن 5 مان زۆر لەبیرە لەبەرەوەی زۆر نییە تەنیا 3 ساڵ پێش ئێستا بڵاو کراوە لە 2020 نرخی خۆی 500 دلارە بەڵام لە بازار لە ڕۆژی یەکەم 1250 دلار بوو ساش بیرمە شەوی یەکەم کە هاتە کوردستان کارەسات و بەڕاستی لەبەرەوەی نرخێکی زۆر بەرزی بوو Xbox Series X بە هەمان شێوە نرخەکەی بە خۆی 500 دلارە لە ڕۆژی یەکەم 950 دلار بوو دێنە سەر ژمارە چوار با باسی یەکێک لە کارەساتەکانی دنیا ڤیدیۆگەیم بکەین بە باسی Xbox One بکەم لە ساڵی 2013 ئەوە بێچێک لە کارەساتە گەورەکان بێکمەدەن لە ساڵی 2013 مایکرۆسۆفت Xbox One ئاشکرا کرد یەک کۆنسۆڵێکی نوێ تایبەتمەندی بەرزیە بەڵام کێشەکەی ئەوە بوو بۆچی ئەو کۆنسۆڵە زۆر نەفرۆشە هۆکاری یەکەم بۆ ئەو دەگرێتەوە نرخەکەی 500 دلار بوو کەچی پلەیستیشن 4 نرخەکەی چەندە 400 دلارە واتە پلەیستیشن 4 100 دلار هەرزانتر بوو وەروە مارکتینگکردنی ئەو کۆنسۆڵەش کێشەیەکی گەورەی لە بۆ مایکرۆسۆفت دروست کرد بە گرافیک بۆم ئامادە کردوون دەڵێن یاری دەستی دوو نەدەتواندرا لەسەر Xbox One لە ڕۆژ یەکەم بکرێت لە هۆکارەکەی چ بوو مایکرۆسۆفت وتی ناکرێت نابێ یاری دەستی دوو بەکاربێنی دەبێ یاریەکان بۆ خۆت بکڕی
ئەوە کێشەیەکی گەورەی دروست کرد کارەسات بۆ گەیمەرانی Xbox ئینتەرنێتی بەردەوامی پێویستە ئەو کۆنسۆڵە دەبوایە بەردەوام ئینتەرنێتی هەبە هۆکاری سەرەکیشکەوە ئینتەرنێتی هەبا لە بۆ کامێرەی کەنێکت بوو کەەوە هیچ کەسێک حەز ناکە کۆنسوڵی ماڵەوەی لە ژوورەوە دانراوە کامێرەی کەنێکتی هەبێتە کامێرەیەکی هەبێ ئەو کامێرەش بەردەوام ئینتەرنێت لەسەر بێت ئەوتە لەوانەیە وا بیکەن هەموو خەڵک ئێمە دەبینێ وەربا زیاتر مارکتینگەکان لە بۆ فیلم و تیڤی بوو لەوەی کە بۆ یاریەکان بێ بۆیش تاوەکو ئێستا Xbox One زۆر کەمی دەفرۆشرا PlayStation 4 لەو جیلە توانی بیباتەوە هەرچەندە ئێستا منافەسەکە زۆر نزیکترە Xbox زۆر باشتر بووە بەڵام لە 2013 بوو لە کارەساتەکانی دنیای ڤیدیۆ گیم دێنە سەر ژمارە سێم Adobe Flash Player بوو بێگومان ئەو کەسانێک کە عاشقی تەکنەلۆژیانن لەوانێت لە بیدیان بیکە Adobe Flash Player شتێکی زۆر بەناوبانگ و گەورە بوو بەڵام ئەو کابرا ستیڤ جۆبس زۆر دژایەتی Adobe Flash Player دەکرد دەیوت Adobe Flash Player بەهۆی ئەوەی کەوا بە خۆڕاییە یاری زۆر لە بۆ دروستکرێ ناکرێ ئێمە سەپۆرتی بکەین لە بەروی کەس قازانجی لێ ناکە زیاتر لە 150,000 یاری لە بۆ Adobe Flash Player دروست کرا بەهۆی ئەوەی کەوا مۆبایلی زیرەک زۆر پێشکەوتوو بوون لەو ساڵانە لە مابینی 1996 و 2021 مۆبایلی زیرەک وای کردکەوە یەکێک بە لەو هۆکارانەی Adobe Flash Player کۆتایی پێ بەڵام کێشە گەورەکە ئەوەیە 25,000 پەرەپێدەر کاریان لەدەستدا کاتێک کە Adobe Flash Player لە ساڵی 2021 کۆتایی پێهات وەروە 150,000 یاری کۆتاییان پێهات بوو ناتوانانی بە ئاسانی بیانکە دەتوانین بیانکەی بە شێوەکان بەڵام بە ئاسانی ناتوانانی بیانکەی دێنە سەر ژمارە 2 لەم هەفتەیە ئەو گرافیکەم ئامادە کرد لەبەرەوەی زۆرشتم بەبیر هاتەوە لەسەر ساڵی ڕابردوو دو ساڵی ڕابردوو لەوانەیە زۆربەتان کریپتۆ و یاخود NFT و کریپتۆتان لەبیر بێ پارساڵ پێرساڵ مۆزوعێکی گەورە و بەڕاستی کریپتۆ لە ناو دنیای ڤیدیۆگەیم کارەساتێکی گەورە بوو لەبەرەوەی مارک زەکەربەرگ لە کۆمپانیای مێتا ڕایگەیاندکەوە ئەوان دەیانەوێت مێتاڤێرس دروست بکەن بەڵام ئەو قسەی کاردانەوەی باشی لایەن گیمەران و وەروە خەڵکی ئاسایش لێ نەکەوتەوە لە ماوەی یەک ساڵدا 700 ملیار دلار داهاتی فەیسبوک دابەزی بەهۆی ڕاگەیاندنی NFT و کریپتۆ لە ناو جیهانی فەیسبوک وارەوەها NFT وەکو پێ دەڵێن بێمانە لەبەرەوەی تۆ پێویستە 225,000 دلار تەنیا بە وێنەیە بدەیت کە تۆ خاوەندارێکی دەکەیت بەڵام لە ژیان ڕاستەقینەش ئەو وێنەیە زۆر باسانی کۆپیس دەکرێت نرخەکەی زۆر لەدەستدا ئێستا 150 دلاریش ناکە لە بازار ئەگە هەر کەسێک ئەو وێنانەی کڕی بێت وارەوەها لە ناو دنیای ڤیدیۆیاری 1998 لە 100 لە دەستدانی نرخی کریپتۆ بوو بۆ یەژێکێکە لەو کارەساتانەی کەوا گەیمەران قبوڵیان نەکرد دێمە سەر ژمارە یەک و کۆتایی باسی هاکە بەناوبانگەکەی پلیستیشنتان بۆ بکەم بێنە سەر ژمارە یەک هاچی بەناوبانجی PS لەوانەیە بەشێکتان لە بیرتان بێ لەوانەیە بەشێکتان لە بیرتان نەبێ بەڵام 2011 پلیستیشن هاکرە 777 ملیۆن کەس هاکرا لەسەر پلیستیشن سەرجەم داتایەکانیان بە پاسۆرد بە وێنە بە ئیمێل هەمیان لەدەستدان ڤیزا کارتیان لەدەستدا سۆنی بەهۆی ئەو هاکە بەناوبانگە 171 ملیۆن دلار زیانی بەرکەوت کە پارەیەکی زۆر لە بە کۆمپانیای سۆنی لە 2011 بەری کۆمپانیای سۆنی کۆمپانیای زۆر زەبەلەح نییە پلیستیشن نێتوەرک داوام بوو لە ماوەی 23 ڕۆژ گەیمەران نیان دەتوانانی یاریەکان بکەن ئەوە ستافی پلیستیشن سەرۆکانی پلیستیشن کاتەکە ڕانگەیان کە پلیستیشن هاکراوە بەو شێوەیە داوای لێبوردنیان لە گەیمەران کرد پێمابی ئەوە گەورەترین کارەساتە لە مێژووی ڤیدیۆ گەیم کە ڕووی دابی خۆشەویستان پرۆگرامی تێک 24 پێشکەشکردن هیوادارم بابەتەکانتان بەدڵ بێت لە فەیسبوک و یوتیوب دەتوانن بینەری ئەڵلقەکان بن تا ئەڵلقەی داهاتوو بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ